سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕێیانی ئاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی ئازادی بانا دژ بە حکوومەت. نەبوونی ئەمنیەتی کۆمەڵایەتی لە شاری سنە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار. دۆخی کارەساتباری معیشەت لە ڕۆژهەڵاتی کوردستان. خۆپێشاندانی کوردانی ئەوروپایی دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. هەوڵی تێرۆریستانی سەر بە تورکیا بۆ داگیرکردنی منبج. ڕفاندنی 15 شارۆمەندی کورد لە کانتۆنی ئافرین. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی ئازاد لە تاران و دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە زاهیدان. ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی ئازادی بانا دژ بە حکوومەت. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ئازادی بانا بە سووتاندنی بەنێرەکانی ڕۆژیم بە بۆنەی ڕۆژی دانیشتوو دژایەتی خۆیان لەگەڵ سیستمی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی نیشاندا. بە پێوگرتە ویدیۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە خوێندکارانی ناڕازی بەنێرێکی حکوومەتیان بە دروشمی خوێندکاران داهاتووی میلەتێکن سووتاندووە و بەو شێوەیە ناڕەزایەتی خۆیان لە ئەزدەسەڵاتی گەندەڵ و درۆزنی کۆماری ئیسلامی نیشانداوە. خوێندکاران ڕایانگەاندووە کە بەرپرسانی ڕژیم بە بێشەرمیەوە باس لە گرنگی خوێندکاران دەکەن لە حاڵێکدا بە سەدان خوێندکار لە خوێندن دوور خراونەتەوە یان زیندانی و لە ناڕەزایەتیەکاندا کوژراون. باس لە ڕێژەی بەرزی دەرچوانی بێکاری زانکۆ ناکەن، باس لە نەبوونی ئیمکاناتی پەروەردە و ئاستی نزمی کوالەتی خوێندن ناکەن، باس لە ڕێژەی بەرزی دەرچوانی بێکاری زانکۆ ناکەن، باس لە نەبوونی ئیمکاناتی پەروەردە و ئاستی نزمی کوالەتی خوێندن ناکەن، باس لە پۆڵیکردنی پەروەردە و گرانی نرخەکانی زانکۆی ئازاد هەروەها قەیرانی ئابووری بنەماڵەکان ناکەن، بەڵام بە نووسینی درۆژم خۆیان بە خەمخۆری خوێندکاران دەزانن. نەبوونی ئەمنیەتی کۆمەڵایەتی لە شاری سنە. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەز چەند کەسی چەکدار هێرشیان کردە سەر کلوپێکی یاریە کۆمپیوتەریەکان لە بلواری شبلی شاری سنە و دوو گەنجیان بە سەختی بریندار کرد. بەوتەی پۆلیسی شاری سنە دادستانی ئۆستانی کوردستان فەرمانی بە دوواداچوونی بۆ ڕووداوە دەرکردووە و تاوانباران شناسایی و دوو کەس دەست بەسەر کراون. ڕۆژی ڕابردوو چەند کەس بە چەکی وینچستەر شمشێر و چەقۆ هێرشیان کردوتە سەر کلوپێک لە بلواری شبلی و ڕاستەوخۆ تەقەیان لە دوو گەنج کردووە. لە ئەنجامی ڕووداوەدا هەردوو قوربانی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەوتەی ئۆژانسی شاری سنە دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان ناجێگیرە و لە ژێر چاوەدێری چڕی پزیشکیدا. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار. دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار بە ناوەکانی ڕەحمان قادری و ئەیوب دەماوەندی لەلایەن دادگای ئینقلابیە و شارە بە زیندان مەحکوم کراون. ڕۆژی دووشەمە 22 گەلاوێژی ساڵی 1403 هەتاوی ڕەحمان قادری پاش بانکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی ناغەدە ڕاگوێزرا. ڕۆژی شەمە 19 خەزەڵوەری ئەم ساڵ بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. بەڵام بەداوای لێبردنەوە بەڵام پاش ماوەیەک لەلایەن دادگای ئینقلابیە و شارە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 8 مانگ زیندانی تازیری مەحکوم کرا. لەلایەکی دیکەوە ئەیوب دەماوەندی کە لە ڕێکەوتی 11 گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن هێزان نیەتیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی سوپای ورمێکرا بوو لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی مەهابادەوە بە تۆمەتی بێبنەمای سیخوڕی بۆ ئیسرائیل بە 5 ساڵ و 15 ڕۆژ زیندانی تازیری مەحکوم کراوە. دۆخی کارەساتباری معیشەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەپێی ئامارە بڵاوکراوەکان سەبارەت بە پێوەری فەلاکەت لە شاری ئێران شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سەرووی ڕیزبەندیەکەدا جێیان گرتووە. بەپێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران پارێزگای ئیلام پلەی یەکەمی پێوەری فەلاکەتی لە نێو شارەکانی ئێراندا هەیە و پارێزگای کوردستان، کرماشان، لۆڕستان و ورمێ
لە ڕیزبەندی خراپترین دۆخی بێکاری و توانایی دابینکردنی پێداویستەکانی ژیاندا هەڵکەوتون. هۆکاری هەڵکشانی پێوەری فەلاکە دەگەڕێتەوە بۆ تەوەڕۆم، گرانی و نەبوونی هەلیکار و تەندروستی جەستەی و دەرونی کۆمەڵگاشی خستۆتە مەترسیە و خۆپێشاندانی کوردانی ئەوروپا دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەست کوردانی دانیشتووی سوئیس، ئاڵمان، فەڕەنسا و هۆلەند دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورک و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژاوای کوردستان خۆپێشاندانیان کرد. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خۆپێشاندەران بە بەدەستەوەگرتنی ئاڵای ڕۆژاوای کوردستان یەپەگە و یەپەژە دروشمەکانی بژی بەرخۆدانی ڕۆژاوایان بەرز کردەوە. کوردانی ئازادی خواست داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد بەرپرسیارەتی خۆیان لە ئاست بەڵێنی پاراستنی خەڵکی ڕۆژاوای کوردستان بەجێ بگێنن و ڕێگە لە ژێنۆسایدی گەلی کورد لەلایەن تەرۆریستانی ئیسلامگەراوە بگرن. هەوڵی تەرۆریستانی سەر بە تورکیا بۆ داگیرکردنی منبج. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەست تەرۆریستانی سەر بە دەوڵەتی تورک هێرشیان کردە سەر منبج و لەگەڵ شانە نووسوەکانی داعش چەند گەڕەکێ و شارەیان گرت، بەڵام لەلایەن شەڕوانانەوە بە توندی وەڵامدرانەوە و بەدەیان کەسیان کوژران. بە پێڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، تەرۆریستانی ئیسلامگەرە بە یارمەتی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا ساختمانی شۆڕای شاری منبج و پردی نێوان کانتۆنەکانی فۆرات و منبجیان تەقاندەوە و دزەیان کردە نێو چەند گەڕاکی شار، بەڵام کەوتنە بۆسەی شەروانان و بەدەیان چەکدار کوژران و بریندار بوون. هێزەکانی دژە تێرۆری ڕۆژاوای کوردستان چوونە یارمەتی شەروانان و گەڕەکەکانیان لە شانە نووسوەکانی داعش و چەکدارانی ئیسلامگەرە پاک کردەوە. ڕفاندنی 15 شارۆمەندی کورد لە کانتۆنی عەفرین. بە پێی راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، تێرۆریستانی سەر بە تورکیا 15 شارۆمەندی کوردیان لە کانتۆنی عەفرین ڕفاندووە. بە پێی راپۆرتە، شارۆمەندانی کوردی عەفرین لە کاتی گواستنەوە لە ناوچەی شەهبا لەلایەن تێرۆریستانی ئیسلامگەراوە دەست بەسەر کراون. چەکدارانی جەنایەتکاری سەر بە دەوڵەتی تورک بۆ ئازادی هەریەک لەو شارۆمەندانە داوای 4000 دۆلاریان کردووە و خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان سەبارەت بە سازبوونی مەترسی لەسەر ژیانی دەست بەسەرکراوان هۆشداری توندی داوەتە گروپا تونداژۆکانی سەر بە دەوڵەتی تورک. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی ئازاد لە تاران. خوێندکارانی زانکۆی ئازادی تاران ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەست بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە گرانی نرخی ترمەکانی خوێندن کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، خوێندکارانی زانکۆی ئازاد لە بەردەم زانکۆی تاراندا کۆبوونەتەوە و بە وتنەوەی درۆژخوازیاری کەمکردنەوەی نرخی ترمەکانی خوێندن بە تایبەت لە بوارەکانی پزیشکی، پەرستاری و تاقیگە بوون. ماوەیەک لەمەوبەر وەزارەتی زانیاری ڕژیم لە کردەوەیەکی نایاساییدا نرخی هەر ترمی خوێندنی لە زانکۆی ئازاد 3 هێندە بردەسەرەوە و ئەو کردەوە ناڕەزایەتی بەرینی خوێندکاران و بنەماڵەکانیانی لێکەوتەوە. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە زاهیدان. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی زاهیدان بە ناوی وەحید شەهبەخش لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ، هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران ڕۆژی 9 سەرماوەزی ئەم ساڵ وەحید شەهبەخشیان بەبێ بەڵگەی قەزای ڕەفاندووە و ماوەی 10 ڕۆژە چارەنووسی و چالاکە مەدەنیە بە ناڕوونی ماوەتەوە. شایانی باسە کە بە دوواداچوونی بنەماڵەی وەحید تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی بیرجەند. بەیانی ڕۆژی یەکشەممە حکمی ئەعدامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی عەبدولغەفور ڕازمدیدەڕێیگی تەمەن 45 ساڵ لە زیندانی بیرجەند جێبەجێکرا. عەبدولغەفور ڕازمدیدە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی یەکشەممە حکمی لە سێدارەدانی ئەو بەندکراوە بەلوچە لە بێدەنگی خەبەریدا و بەبێ دوایین دیدار لەگەڵ بنەماڵەکەی جێبەجێکراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئیسرائیل بۆ سەر بنکە نیزامیەکانی دەوڵەتی ڕووخاوی ئەسەد. ڕۆژی یەکشەممە فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بنکە نیزامی و کۆگاکانی چەک و تەقەمەنی ڕژیمی بەشار ئەسەدیان لە دەوروبەری دمەشق، دەرعا و قۆنایتەرە و دێرە زۆر بۆردۆمان کرد.
وەزیری بەرگری ئیسرائیل لە لێدوانێکدا ڕایگەیاند کە مەبەست لەو ێرشانە لە ناوبردنی چەکی کیمیایی و ئەو چەک و چۆڵانەیە کە لە ئەگەری کەوتنە دەستی تەحریر و شام مەترسی لەسەر ئەمنیەتی ئیسرائیل دروست دەکات. ڕۆژی ڕابردوو چەندین کۆگای چەک و تەقەمەنی مێلیشیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە دێرەزور لە ناوبراوە بنکە نیزامیەکانی ئەرتەشی سووریە لە ناوچەی مەزای دمشق بردومان کرا. هەروەها ئەرتەشی ئیسرائیل بە قوڵایی 20 کیلومتر هاتوۆتە نێوخاکی سووریە و لە دەرعا نزیک بۆتەوە. لە هەواڵێکی دیکەدا ڕێکخراوی کڵاوسپیەکانی سووریا دەرگای شاراوەی زیندانی سیدنایە لە دەوروبەری دمشقیان کردەوە و بە سەدان زیندانیان ئازاد کرد و دیمەنە ناخەژێنەکانیان بۆ کۆمەڵگای جیهانی بڵاو کردەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.